لەگەڵ ئاوەبوونی خۆر و شکاندنی ڕۆژوو شەقام و بازاڕەکانی شاری هەولێر ڕەنگ و بۆیەکی جیاواز دەگرن. دوای نوێژی تەراویح هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستی و چێژوەرگرتن لەو کەشە تایبەتەی کە تەنها لەم مانگە هەستی پێدەکرێت ڕوو لە ڤیستیڤاڵ و پێشەنگاکان دەکەن. وەکو کوالیتی ئەمن زۆر لێ ڕازیمە بەڕاستی، بەڵام تەرکیزی من زۆر لەسەر بەرهەمی خۆماڵیە، بە تایبەتی قەیسی خۆماڵی، تەحینی خۆماڵی و برنجی خۆماڵی کە ئەوانە دەکرێت لە شارەکانی خۆیان دەستت بکەوی. بۆ نمونە من زۆر جار لە ئاکری ئەو شتانە دەکڕم، بەڵام ئێستا لە ناو هەولێر لەو ڤیستیڤاڵە بەدەستم کەوتووە. لە هەولێر چەندین ڤیستیڤاڵی تایبەت بەم مانگە کراونەتەوە کە بوونەتە جێگای بایەخی هاوڵاتیان. یەکێک لە دەستپێشخەریە گرینگەکان دابینکردنی شوێنی کارە بۆ کاسبکاران بێ بەرامبەر. ئەو بازارێکی ئێستا کرایەوە بازاری یەکەمین بازاری ڤیستیڤاڵی ئەربیل ستریت بازارە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆز کردیتمانەوە. لە بۆ کاسبکارانی خەڵکی هەولێری خۆشەویست ئەو ڤیستیڤاڵەمان کردیتەوە کە بە خۆڕایی کە پرد بدەیدێن بە خەڵکی کوردستان پێیان خۆشە کە بە شەوانە بێن بازاری بکەن لە مانگی ڕەمەزانی پیرۆز. لە پاڵ فرۆشتنی کاڵاکان لایەنی مرۆیی و تەندروستی فرامۆژ نەکراوە. لە گۆشەیەکی بازارەکەدا تیمە خۆبەخشەکان خەریکی خزمەتکردنی هاوڵاتیانن. ئێمە پشکنینی جۆری خوێن و هەروەها زەخت و شەکرش دەکەین. ئێمە قوتابین هاتوین لێرە خزمەتی هاوڵاتیان بکەین و ئەوەمان بە باش زانی لەبەر ئەوەی کە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین ئەکید زۆر گرینگە ئاگاداری تەندروستیمان بین. یەک لەوانە ئەکید کە سوکەریمانە. ئەوەی زیاتر سەرنجی کڕیاران ڕادەچێشێت ئەو بۆن و بەرامە ڕەسەنەیە کە لە بەرهەمە ناوەخۆییەکانەوە دێت. خاوەنکارەکان دەیانەوێت بیسەلمێنن کە بەرهەمی کوردەواری متمانەی تەواوی لای کڕیاران هەیە. ئەو شەربەتە داکوباویە هێنا، ئەوە نییە مەسەلەن بێسەرچاوبی مەعمەلی لە دوهۆچێ مشمش هەموو خەڵک ئەیناسی. یەک لە تایبەتمەندی ئەو شەربەتەی بە 3 ڕۆژی دەبی فڕێدەی، یعنی بەس 3 ڕۆژی توانی بەکاری بینی، جا لە سەلاجەی بی لە ماڵێ بیکێەوە، یعنی 2 ڕۆژ ڕۆژی سێم نابی بیخۆیەوە. مانگی ڕەمەزان تەنها مانگی ڕۆژوگرتن نییە، بەڵکو مانگی ئارامی، خێر و بەرەکەت و گەرم و گوڕکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە. ئەم پێشەنگا و ڤیستیڤاڵانە وێڕای ئاسانکاری بۆ کڕین بوونەتە شوێنێک بۆ دڵخۆشی و پێکۆبوونی هاوڵاتیان لە شەوانی درەنگی ئەم مانگە پیرۆزەدا. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.